هۆکاری و قەرەبارگای هەموو لە بە ڕەمەزانەیە خەرک بە ڕۆژ لە ماڵەوە نووسووە بە ڕۆژە شەوان هیچ کابرا گوت بە ڕۆژین نەدێنە دەرە لۆخوان و جەوی خۆیان و ئێستا کە هەموو خەرەکە بە سیارەی دێ پێشترەکە بە 5 دقیقەیش بێت ئێستا بە 25 دقیقەی ناگەێرە لەبۆی خەرک هەموو بە سیارەی دێ. گڵۆپی کەسێک پێیە بەس تەمەشاکە بزانە ئێستا ئەمە دەڕۆین با بە چاوی خۆتان بیبین. عاتڵە بەڕێزم عاتڵە نابێ ئەوە ڕاگری لەسەر شەقام ئەو شەقامە مڵکی گشتیە مڵکی عامە مڵکی گشتی ئێستا هاوڵاتی پێدا تێپەڕگەبێت. کاکە لۆ ئاوە ڕواگرتی بە دوو سایت برام ڕای ڕامەگرە بە دوو سایت مخالفم بڕۆ برا. پلانەکی خۆماندا دەنێن لە مانج ڕەمەزان لە یەکەم شەوی ڕەمەزان تاوەکو کۆتایی مانج ڕەمەزان. بە گوێرەی ئامارە جیهانیەکان ساڵانە 1,200,000 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدەن، نزیکەی 20 ملیۆن کەس کەم ئەندام دەبن. بە پێی ئاماری بەڕێوەبراتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێمی کوردستانیش تەنها لە شاری هەولێر نزیکەی 900,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە. ئەو ژمارە زۆرش لە شەقام و ڕێگاکان هاتوچۆ دەکەن و وەک ئامرازێکی سەرەکی گواستنەوە لەلایەن هاوڵاتیان بەکاردەهێنرێن. لە کاتی جموجۆڵی ئۆتۆمبیلانش بەو ژمارە زۆرە چەندین سەرپێکی دەمێنرێت و ئەنجام دەدرێت. ئەو سەرپێچیانش لە کاتی شەو لە شەقامە بەرفراوانەکان زیاترە. ترافیک لە مانگی ڕەمەزان باز لە هۆکاری کێشە و گرفتەکانی شەقام دەکات. بەدەداچوون بۆ هۆکار و سەرپێچیانە دەکەین کە لەو مانگە ئەو کێشە و گرفتانە دروست دەکات. هەموو گرفت و کێشانەش لە تەواوی هەرێمی کوردستان هەیە. ئەو هۆکارانەش دەبێتە هۆی خنکانی شەقام و دروستبوونی جەنجاڵی و زۆر جاریش ڕوودا و دروست دەبێت. شەوانی ڕەمەزان شەوانێکی خۆشە، خەرک بە یەکجار شەوان هەمووی لۆناو بازار دێن، زۆر قەرەبارغێکی زۆر ڕوودەدا لە شەوانی ڕەمەزانە، نایی هەموو پێکەوە دێن بە یەکجاری هەمووی دێن، نایی بازار قەرەبارغ دەبی. هۆکاری ئەو قەرەبارغەش شەوانی ڕەمەزانە خەرک دێتە دەرێ ساعاتێکە لێرەینە هەتا سیارە خۆم لەو لە ڕاگرتیە بە پێیان هاتیمە ناو بازار لەبەر قەرەبارغی زۆر قەرەبارغە بێغای قەرەبارغە. مانگی ڕەمەزانی پیرۆز وەک بۆنەیەکی یانی و مانگی خواپەرستی لە سەرەتادا هەموو خەڵک بۆ ئامادەکاری ڕوو لە بازاڕەکان دەکەن بۆ کڕینی پێداویستی و مانگە ئەمەش دەبێتە هۆی فشار لەسەر هاتوچۆ. ئەو قەرەبارغێک هۆکاری داعمبوونی لێوە دێ عادسەی ڕوودەدا تکاتان لێ دەکەن، یعنی ئەو قەڵەباڵغیە دروست مەکەن لە شەوانی ڕەمەزانە. خۆم وەکو شوفێرێک بەڕاستی ئەو ئیزدیعامەی ناوبازاڕی یعنی زۆر ئیزدیعامە، یعنی خۆم وەکو شوفێرێک شەوانە کە دێمە بازار یعنی بەڕاستی بە سیارە نەیەم، یعنی بە پێیان دێمە بازاری باشترە، شەوان زۆر ئیزدیعامە، یعنی بەڕاستی جەنجاڵی دروست دەبی، یعنی تەعامولی بەرامبەر ناخۆش دەبی، یعنی ئێستا ئەگەر یەکە تووشی حالەتە چی نەخوازراوە بی، یعنی بەڕاستی کە دەیبێ خەستەخانە یعنی زۆری پێدەسی، یعنی حالەت یعنی جەنجاڵیەک زۆرە ناو بازارێ گەراجەکانمان کەمە، یعنی
برایانی مروریش پێرا ناگەن بەڕاستی ینی ئیزدعامەتی زۆرێ لە ناو بازاڕی پێویستە چارەسەر بکرێ بەڕای من یعنی خەرکەکەی هەموو پێکەوە دێتە دەرێ هەموو پێکەوە دەستۆمارێەوە باش نییە یعنی هەموو پێکەوە کە دێتە دەرێ و پێکەوە دەستۆمارێ ینی باش نییە پێویستە گیانی هاوکاری هەبی گیانی یارمەتی هەبی لە نێوان شوفێراندا لە نێوان پیادە و شوفێر. لە ناو مانگە جارێکی تر بە تایبەت پێش بانگی ئێوارە و دوای بانگی نوێژی شێوان خەڵک ڕوو لە ماڵ دەکەن و دواتر ڕوو دەکەنە شوێنە گشتیەکان و بازاڕەکان ئەمە شوا دەکات جارێکی دیکە فشاری هاتوچۆ دروست بێت. ئەو فشارە زۆرە لەسەر هاتوچۆوا دەکات بەشێکی زۆر لە شۆفێران بۆ زوو گەیشتن بە شوێنی مەبەست یان دەربازبوون لەو جەنجاڵیە پەنا بۆ سەرپێچی ببەن و یاسا بشکێنن. بیشەمە ئەوەیە ئەمە لێرە ئیشی تەکسی دەکەین هەندە جار هەیە ئەوان قەرەبارغ دەبێتن شکابرا گوت ناتوانم بچین ناو قەرەبارغی دەچین پەشیمان دەبینەوە نەفەرێکی لێوێ دەبێت بێجێشکە زۆر زەرمان زیاتر لە قانجازی ناتوانین بچینە ناو بازاری قەرەبارغە جاروە دەچین پەشیمان دەبینەوە بە سعاتێک 2 ساعتی دەرناچین نەفەر هەموو لە سەعسا بە بۆ ئێوارێ هاتیتە دەرێ ناتوێرن ڕووی خۆمانیان زۆرەوە بکەین و هۆکاری و قەرەبارغی هەموو لە بە ڕەمەزانەیە خەرک بە ڕۆژ لە ماڵەوە نووسووە بە ڕۆژێ شەوان پچکابرا گوت بە ڕۆژین نەدێنە دەرە لە خۆیان و جەوی خۆیان و خۆش خۆی. مانجی پیرۆزی ڕەمەزان مانگەکی مبارک و پیرۆزە هیوادارین هەموو لە یەکڕەساوی قەڵەباڵغی و عادیسە و هاتوچۆی سیارە بکەن هەموو لە یەک بە سیارە نابی هاتوچۆ بکە بە پێیان بی بە پاسکیل بی قەرەباڵغی لە سەیەک دروست نەکەین نابی مەسەل لە وەختە چ قەرەباڵغیش هەموو تووڕە بن هاوکاری برایانەکانی هاتوچۆ بکەن هاوکاری پۆلیسی هاتوچۆ هاوکاری پۆلیس شورتە برایانی ئاسایش قەڵەباڵغی نابی دروست بکەن یانی دەی پێکۆژیان بی هەولێری شارەش قەرەباڵغە شارش پێکۆژیانە هەموو چین و توێژینێک لە هەولێر بەشدارە ئێستا کە هەموو خەرەکە بە سیارەی دێ پێشترەکە بە 5 دقیقەیش بێر ئێستا بە 25 دقیقەی ناگەێرە لەبۆی خەرێک هەموو بە سیارەی دێ جە نابی هەموو لە یەک سیارە بەکاربینی ئەگەر تو مارە نزیک بی دەتانی بە پێیان ناوچێ بکەی نابی هەموومان ڕێی لێک بێ هەموومان بە سیارەی ڕێیەکەی قەڵەباڵە بکەین. ئەوەی لەو ماگە تێبینی دەکرێت و بەردەوام قسەی سەرزاری خەڵک و ناو بازار و مەجلیسەکانە نەبوونی سەبر و ئارامی شۆفێرانە کەوا دەکات تۆڕەبوون و دەمارگیری و جنێودان ببێتە بەشێک لە شۆفێریەکەیان کە زۆر جار ڕووداوی هاتوچۆ و سەرپێچی دروست دەبێت جگە لە کێشەی کۆمەڵاتی و بارگرانی بۆ شەقام. ئەوەی ڕۆڵی یەکلاکەرەوەی لەو کێشانە دەبێت پۆلیسی هاتوچۆیە کە زۆر جار لاگەری و جەنجاڵی و زۆری سەرپێچیەکان گلەی و گازندەکان بۆ پۆلیسی هاتوچۆ دەبێت. بۆیە ترافیک لە وەڵقەی بە شێوەیەکی مەیدانی لە دوو کاتژمێری شەوێکی ڕەمەزان تۆماری چەندین سەرپێچی و ڕەفتاری نەشایی بەشێک لە شۆفێران دەکات. ئیدی دەچینە لای ئەفسەر و کارمەندانی پۆلیسی هاتوچۆی ناوشار ڕۆژهەڵاتی هەولێر. مەفرەزەکان دەیانەوێت بۆ چوونی و پۆلیسانە وەربگرن و چاودێری دۆخەکە بکەن. ئەفسەری بەرپرس ڕێنمای و پۆلیسانە دەکات کە ئامۆژگاری چەکی یەکەم بێت و سزادان کۆتا چەک بێت بۆ هەر شۆفێرێک گەرویستی سەرپێچی بکاتیان ئەنجامی دابێت. ئێمە لە چواریانی زەیتونین چواریانی زەیتونە یەک لەو چواریانانەیە کە زۆر قەڵەباڵغیی پێوە دیارە بە تایبەتی شەوان یا لە کاتی بۆنە و ئاهەنگەکان بە حکمی ئەوەی ئەو چواریانە لە بازار زۆر نزیکە. بۆ نمونە ئێستا تەماشا دەکەین لەبەرەوەی کە ئەم ترافگلایتە زۆر جەنجاڵە کاتێک کە ئیشارەی کەسک پێ دەبینێن ئۆتۆمبیلەکان هەموو دەڕۆن لە ناکاو سۆر پێ دەبی تەماشا دەکەین هەموو لە ئیشارەتی سۆر دەدەن ئەوانە هەمووی طبعاً دەبتە سەرپێچی لە بۆ شۆفێران سەرپێچیەکان دەنووسرێ بە هەمان کاتیش دەبتە ڕووداوی هاتوچۆ لەبەرەوەی مەسەرەن ئەگە بەلای ڕاستدا بڕوا دەچێتەوە لایەکەی تر بەو لای ئۆتۆمبیل دادێ پێکدادان دروست دەبی ئەو پێکدادانە دەبتە هۆی زیانگەیاندن بە هەردوو لا شوفێرەکەی. ئێستا بۆ نمونە تەمەشا دەکەین تەمەشا ئێستاەوە گڵۆپی کەسک پێەیە بەس تەمەشا کە بزانە ئێستا ئەمە دەڕۆین با بە چاوی خۆتان بیبن.
ئەوەی دەبێت سەرەڕای زۆری ئێماکانی هاتوچۆ کە بە زمانی هاتوچۆ دادەنرێت کەچی بەشێکی زۆر لە شۆفێران لە تەنیشت ئەو هێمەیانە پێچەوانی و ڕێنمانە ڕەفتار دەکەن و پابند بە یاسا و ڕێنمایەکان نابن. ئێستاش ئەوە یەک لە کێشەکانمانە کە بار هەڵگر شەوانە لە کاتی خۆی داخل نابێتن. ئێمە ڕێنمایی تایبەتمان هەیە لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ کە بە کاتی لە سەعادەی شەوێ ئەوجە داخل دەبن. دەبینی زۆر جار تووشی ئەو کێشانە دەبین بار هەڵگرەکان سەعاتێک زووتر داخل دەبن. ئێمەش ئیجرایەتی یاساییان لەگە دەکەین. ئێستاش بەڕێ دەکەوین بۆ ناو سنتەری شار لە سنتەری شار لە هەموو بۆنە و ئاهەنجێکدا جەنجاڵی چپیەوە دیارە کارمەندەکانمان لەوێ بە شێوەیەکی ڕێکوپێک بڵاویان پێکراوە ئەو کارمەندانە هەموو ئیجرعاتی یاسایی خۆیان دەکەن لەگەڵ شۆفێران ئەو شۆفێرانی کە سەرپێچی دەکەن یا ئەو شۆفێرانی کە بەلاچە پڕادەگرن دەبنە هۆی جەنجاڵی لە شەقامەکان بەڕاستی یعنی ئێمە تووشی کێشەی زۆر دەبین ئەو کێشانەی کە تووشمان دەبینێن ئەو ئۆتۆمبیلانە بەلاچە پڕادەگرن یا بە شێوەیەکی کاتی بە کارمەندەکان دەرێن بە کاتی ڕایدەگرین لە بۆ 2 دقه کارمەندەکان ڕێیان پێدەدەن هاوکاریان دەکەن وەک هاوکاریەک بەڵام تاخیر دەبن ئۆتۆمبیلەکانیان بەجێ دێنن ئێمەش ناچارین ئیجرعاتی یاساییان لەگە بکەین سزایان بدەین ژمارەکانیان تۆمار بکەین کە کاتێک دێنەوە تووشی کێشە دەبین لەگەڵیان دەبقاڵێ دەرێ هەر بەخۆت ئێمەتان ئێزن داوە ئێمەش کە لە هەمان کات ئێمە پێماوتۆ تەنها 2 دقه مۆڵەتی کاتیان پێدەدرێن کە لەسەر شەقامەکان ئێمە لە چواریانی زەیتونەوە دەستمان پێکرد ئەمە شەقامی شیراتۆنە هەتا دەگەی ناو بازار ئەگە بە کاتێک ڕۆژ بێت چۆڵ بێ بە چەند دقەیەک دەگەیە ناو بازار بەڵام ئێستا چونکە شەوە تەمەشا دەکەی جەنجاڵی لە شەقامەکان زۆر پێوە دیارە ئەو جەنجاڵیەوە وا دەکات شەقامەکان دابخرێن بخنچێن بە کاتێکی زۆرتر زیاتر لە چەند لە 4 دقه 5 دقه زیاتر لە کاتی خۆی دەگەیە شوێن ئەوەش هەمووی بەهۆی سەرپێچی ئەو شۆفێرانەیە کە لە ناوەندی شەقام ڕادەگرن یا بە شێوەیەکی ناڕێک لە شەقامەکان ڕادەگرن ئێمەش هەر کاتێک کارمەندەکانمان کە ژمارەیەکی ئۆتۆمبیلی سەرپێچیمان دەدەنێ ئامێری تایبەتمان لایە بەم ئامێرە تایبەتە کە ژمارەکانمان بۆ دەخوێنێتەوە ئێمەش یەکەو سەر سەرپێچەکەی بۆ ڕەوانە دەکەین بۆ نمونە تەمەشا دەکەی ئەو ئۆتۆمبیلە بەو شێوەیە ڕایگرتووە ئەوە تەمەشا دەکەی کاچی بن عاتڵە بەڕێزم عاتڵە نابێ ئەو هەڕاگری لەسەر شەقام ئەو شەقامە مڵکی گشتیە مڵکی عامە مڵکی گشتی ئێستا هاوڵاتی پێدا تێپەڕ دەبێت ئەوە بۆ ئەوە نییە ئەو ئۆتۆمبیل لەسەر شۆستەکان ڕابگری بەڕێزم ئێستا ئەوە ئیجراتی یاساییتان لەگە دەکرێت ئەوە سزاش دەبێت ئەو ئۆتۆمبیلی چییە؟ کاک بەڕێزم ئەتو ناوەندی شەقا بزڕاگرتووە کەچی من نابی ئێستا تو شەقامەکە ئێستا تو تەمەشاکە ئەوڕۆ ڕەمەزانە تەمەشا دەکەیت جەنجاڵێکی زۆری پێوە دیارە ئەوە هەموو ئۆتۆمبیلە ئەتو ناوەندی شەقام ڕاگرتووە دەبێتە ئیزدیحام بەڕێزم بڕۆ لە خواردن لە شوێنێک ڕایگرێن لە پەناوێکی هیچ دیار دەبێت باشە بەڕێزم دەی سەر چاو فەرم ناو بازار ئەو کێشانەی کە تووشیان دەبین پارچینگ ئەو ئۆتۆمبیلانە پارچینجی هەڵت دەکەن یا بە شێوەیەکی ناڕێک ڕادەگرن ئەو ئۆتۆمبیلانی کە ژمارەی تابلۆی حکومیان هەیە بەشایە بە شێوەیەکی ناڕێک ڕادەگرن ئەوش دەبێتە مای بێزارکردنی هاوڵاتیان یا دەبێتە جەنجاڵیەک بۆ ئۆتۆمبیلەکانی تکە بەڕاستی شەقامەکان پەک دەخا دەبتە خنکانی شەقامەکان ئێمە لەم مانگەدا ڕێنمایی شۆفێران دەکەین کە هاوکار بن بۆ ئەوەی شەقامەکان جەنجاڵ نەبن و هاوڵاتیان ئیزعاز نەبن و
بە شێوەیەکی ڕێکوپێک شەقامەکان بڕوا داوایان لێ دەکەین پابند بن بە ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر. بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشار ڕۆژەڵات دەبینین و ئەو پلانەی دایانناوە بە سەرکەوت و وەسفی دەکات چونکە ئەمساڵ سنتەریە و بازاڕە بۆ یەکەم جارەوە کۆنتترۆل کراوە بە شکلا وڵاتیان باس لە هاتوچۆ لەو مانگە بۆ ترافیک دەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بەشی ناوشار ڕۆژەڵات پلانی تایبەتی خۆمان هەیە سەبارەت بە مانگی ڕەمەزان کاتی شەوان چونکە بەخۆتە دەزانن لە بەڕۆژ زیاتر کەمتر خەڵک دەرەچی زیاتر بە شەو دەرەچی بۆیە ئێمە پلانێکی خۆماندا دەنێن لە مانگی ڕەمەزان لە یەکەم شەوی ڕەمەزان تاوەکو کۆتایی مانگی ڕەمەزان سەڕە ئەوەی کە کەتی سەفین شەوان ئیش و کارەکانی خۆلەکەی ئێمەش وەکو ناوشار هاوکاریان دەکەین کارمەندیان بۆ دەنێرین بۆ ئەوەی جوولەی هاتوچۆی ڕاونەستی ئێمە پێیانمان هاوە بۆ هەموو برا شوفێرەکان کە دەردەستن شەوان بۆ شەقامەکانی ناوشار بە تایبەتی ناوبازار سەبر و تەحەمولیان هەبی سەبر و تەحەمولیان هاوکاری برایانی پۆلیس بکەن ئێمەش بە هەموو شێوەیەکی هاوکاریان دەکەین بۆ ئەوەی ئاسانکاریان بۆ بکەین. چەند پلانێکی تۆکمەمانداناوە بۆ مانگی ڕەمەزان لەو پلانانە ڕێخستنەوەی هاتوچۆ لە چەند شەقامێک و دابشکردنی کارمەندەکان بە شێوەیەکی ڕێکوپێک تاکو جەنجاڵی دروست نەبێ و هاوڵاتیان دڵگران نەبن و شوفێرەکان بە ئاسانی هاتوچۆ بکەن لە شەقامەکان. کاکە لۆ ئاوەڕواگرتی بە دوو سایت برام ڕامەگرە بە دوو سایت مخالفە بڕۆ برا بڕۆ بەڕێز بڕۆ هاوکاری دەکەین بڕۆ. مەفرازەکان دەست دەکەن بە جوڵە بەرەو ئەو ڕێگا و شەقامانەی کە زۆرترین سەرپێچی تێدا دەکرێت جەنجاڵی ئۆتۆمبیلەکان شاری داپۆشیوە. زۆر جارۆ پۆلیسانەی لەسەر شەقامەکان جێگیرن و ئەرکیان ڕێخستن و ئاساییکردنەوەی شەقامە بەڵام نیگەرانە لاڵ سوکەوتی بەشێک لە شۆفێران کە سەرپێچی دەکەن. زەختترین سەرپێچیش لەو ترافیکانە بەزاندن و نەوەستانە لە چرای سوور و خێرای و پێشبڕکێ نێوان شۆفێرانەکان جامی دەدەن. لەو کێشانەیە کە تووشمان دەبێت ئەو ئۆتۆمبیلانەی لەسەر سوورانەوەکان بەو شێوەیە ڕدەگرن ئەگە بە کاتیش بێ ئەوانە هە سەرپێچیە چونکە ئەبێتە مای جەنجاڵی لە شەقامەکان. ئەم شەقامی منوتۆ ئیسکان منوتۆیە تەبعاً ڕۆژانە ئێمە هەڵدەستین بە تۆمارکردنی ئەم ژمارە ئۆتۆمبیلانەی کە لە لای چەپەوە وەستاون تەبعاً شوفێر زۆر ئاساییە شوفێر دەبێ هۆشیاری ڕێنمایەکانی هاتوچۆ هەبێ هەکە لە هەر شوێنێ لە هەر شەقامێ ئەگەر بێت و ئۆتۆمبیلەکەی لە لای چەپ بوەستێنی کەواتە ئەوە سزا ئەدرێ ینی زۆر لە لامان ینی سەرنجڕاتی سەرە ڕۆژانە ئێمە ڕۆژانە لەم شەقامە لە بیدایەتی شەقامەکەەوە تا کۆتایی شەقامەکە ڕۆژانە 6-7 سیارە ڕۆژانە ئێمە سەرپێچی دەنووسین سەیرەکەن لۆ بۆ ڕۆژی دواییتر دیسان بە هەمان شێوە ئەبین دیسان شوفێرەکان دیسان وەستاون لە لای سەپەوە ینی زۆر شتێکی سەیر و سەمەرەیە بەڕاستی. دوایی لە پێچینەوە لە ناو سنتەری شار دەچینە شەقامەکانی ئیسکان و دەوروبەری
کە زۆرترین سەرپێچی تێدا بەدی دەکرێت. ئێستاوا لێرە دەبینین ئەوە چواریانە سۆرانەوەیە پێش بگاتە سۆرانەوەکە ڕایگرتووە بەو شێوەیە ئەوە بێتەمای جەنجالی لە شەقامەکە ئەوە یەک لەو گرفتانەیە کە ئەمە لە مانجی ڕەمەزان تووشی دەبین و یا لەو کاتانەی لە بۆنە و ئاهەنگەکان کە دەبینین شەقامەکان زۆر قەڵباڵخ. مەفرەزەکانی پۆلیس سزای هەموو ئەو سەرپێچی کارانە دەدەن. تەماشا دەکەین ئێستا ئەمە شەقامی ئیسکانە شەقامی ئیسکان هەردەم لەبەرەوەی قەڵەباڵخێکی زۆری پێوە دیارەوە خواردنگە و خواردنگەیەکی زۆری لێە و کافتریایەکی زۆری لێە تووشی ئۆتۆمبیلەکان زۆر ڕدەگرێن ئەو شەقامە تووشی جەنجاڵێکی زۆر دەبێت ئێمەش هەموو ئیزراعاتی یاسایان لەگە دەکەین و ژمارەکانی تومان دەکەین ئێمە شەقامی من و تۆیە شەقامی من و تۆ یەک لەو شەقامانەیە کە تووشی کێشەی زۆرمانەکە لەبەرەوەی ئەو ئۆتۆمبیلانە دێن بەلاچەپ لەسەر شۆستەکان ڕدەگرن دێن کارمەندی خۆمان لێرە بەجێ دێنین ژمارەکەیان تۆمار دەکا و غەرامەیان دەکەین و ئیزراعاتی یاساییان لەگە بکەین. ئێستاوە کارمەندێکمان لێ بەجێشت لەبەرەوەی هەموو ژمارەکانی تۆمار دەکەم وەسلیان بۆ دەکەین و غەرامە دەکرێن. ئێستا ئەو ئۆتۆمبیلانە تەمەشا دەکەین ئەمە یەک لەو شەقامانەیە کە جیرروگرفتی زۆرمان بۆ دروست دەکات شەقامەکان تسک بۆتەوە ئێرە شەقامی من و تۆ لە ئیسکانە ئەو شەقامە بەڕاستی ئەو ئۆتۆمبیلانەی کە بەلاچەپ لەسەر شەقام ڕدەگرن نیوەیان لەسەر شۆستە نیوەی لەسەر شەقامەکان گیر و گرفت بۆ شەقامەکە دروستەکەن شەقامەکان تسک دەبنەوە دەبتە ڕێگریەک بۆ هات و چۆ بەڕاستی کێشەشی زۆر گەورەیە ئێمەش ڕۆژانە هەموو ئەو ئۆتۆمبیلانە تۆمار دەکەین هەموو سزای خۆیان وەردەگرن بە سەرپێچیکردنیان بەوەستانیان لەسەر شەقامەکان. توێتە کامری سلڤەر ئێستا بۆ نمونە ئۆتۆمبیلە کە لێرە ڕایگرتووە ئێمە سزای یاسایی دەدرێت بەو شێوەیە. ئەوەی گرنگە لەو مانگە و کێشە و گرفتانە چارەسەر بکرێت و شۆفێرانیشدان بە خۆیاندا بگرن بە ئارامی شۆفێری بکەن چونکە یەکێک لە کێشەکان نەبوونی سەبر و ئارامی بەشێکی زۆر لە شۆفێرانە کە ئەمەش دەرەنجامی خراپی لێ دەکەوێتەوە.